یەک لەو پرسیارانەی کە ماومانە خواردنەوەی چاو قاوەی زۆر ڕۆژانە خەڵکێک هەیە بۆ منە پێوەی ڕاهاتوویانی بەنسبەت خواردنەوەی چای و قاوە وەکو تاسیرات لەسەر گۆڕینی ڕەنجی ددانەوە پەیوەندیەک هەیە بۆ چ کاریگەریش لەسەر دەبیستن بەنسبەت خواردنەوەی قاوەیان چایە مەسەن ها ئەمادانی ئێستا کە زۆر ئەوەی برێن مەشروباتی تاقە و ناڵەوە بتێنێتێ ئەو شتانە هەموو خواردنێک لە ڕێژەیەکی زیاد لە حەدی خۆیخورەوە تاسیرات دروست دەکات ئەو شتەکە یعنی شێوێکی گشتی تاسیرات دروست دەکات و بەخۆش دەزانی ئێمەی کوردەواری وا ڕاهاتوون بەخۆشمانەوە چای زۆر بخۆین قاوە زۆر بخۆین ها ئەیتر ئەوان هەمووی تاسیر دەکات بەڕاستی خواردنەوەی ڕێژەی زۆر قاوە تأثير ذاك نعطي مثلا لون من التحليل كاين او بس يعني خوي ديار الرجل مثلا لون من روجانا كوبا كاتا دو كوب عساية باش طبيعي ونورمال مثلا شش كوبي د خويان حف كوبي د خويان ساعه بيستيت مانتا 15 و 20 ساعه دروا طبعا هو دبي تاثيرات خو دروز دكات